لەبەرەوە خۆشەویستەکانم ئێمە ئومەتی ئەو پێغەمبەرین کە پێشەوای پێغەمبەرانە ئەبێ شانازی بکەین و ئەبێ ڕێبازی پێغەمبەر بەر نەدەین بەو ڕێبازەیە بەڕاستی ئێمە گەورە ئەبووین و گەورەش ئەبین. كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر. ئێوە باشترین ئومەتن بۆ سەرزەوی سەرمەشقیانن. بۆچی؟ چونکە ئێوە ئەمر بە چاکە ئەکەن و نەهی لە خراپە ئەکەن. ئەگەر ئەو دوو سیفەتە بمێنێت لە ئومەتی ئیسلامە ئێمە دائیمەن قودوەین، ئیمامین، پێشەواین. ئەگەر بمێنێ ئیمامی عومەر ئەیفەرموو ئێمە نحن قوم، ئێمە قومێکین ئەعەزەنا الله بالئیسلام، خوای تەعالا بەم ئیسلامە گەورەی کردین، ئێمە بەم ئیسلامە گەورە بووین. جا ڕاستەکە ئیمامی عومەر عەرەب قەومێ زۆر زەلیل بوون بەر لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، زۆر پەرتەوازە بوون، زۆر بەڵەڵا یەکتریانە کوشت. ئەم ماڵی ئەوی داگیرە کرد، ئەو ماڵی ئەوی داگیرە کرد، ئەم ئەوی ئەکوشت، ئەم ئەوی ئەکوشت، ئەم عەشرەتەکە بۆ گیان ئەو عەشرەتەکە. خوای تەعالا بەم ئیسلامە گەورەی کردن. دەی ئەگەر ئیسلام تەرک بکەین زەلیل ئەبینەوە جارێکی تر. ئەو ئێسەش وان زۆربەیان ئیسلامیان بەردەهاتی چیان وەسەرا هات. ئەم قسە تەنها قسەیەک نییە بۆ ئەوان، بۆ من و تۆی کوردیشە. ئێمە قەومێک بووین ژێرچەپۆکەی ساسانیەکان و ڕۆمەکان بووین. خەڵکەڵێ کورد ئاوا کورد ئاوا، وەڵڵا ئێمە ژێرچەپۆکە بووین، کورد هە ناوی نەبوو. ئێمە فارس تێی هەڵەداین، ئەمانێ کردە ئەمانی خستە بەردەم جێشەکان حتا دوژمن شکستی باوەدای لە ئێمەی بکوشتایە تا لە ناو ئەبراهیم جا خۆیان هجومیانە کرد لە کات شەڕ و جەنگە. یعنی کورد قەڵغانیان بوو. خوای تەعالا بەم ئیسلامە کوردی عەزیز کرد. ئەو هەموو زانە، ئەو هەموو سەرکردە گەورەیە، ئەو هەموو دەسڵات و توانایە هەموو بە ئیسلامەوە بوو. بەڵام کاتێکە ئیسلامەتی سست بوو، کاتێکە کوردوتی من ئەموتی بۆ خۆم و ئەوتی بۆ خۆم، دەی ئاوامان بەسەرهات کە ئێستا لە ناو حیزبێکا پەنجا بەشی لێپەیە، پەنجا باڵی لێپەیە بۆ تۆ. کورد بۆتە ئەمەی کە ئێستا ئەیبینین کە هیچ جێی دڵخۆشی نییە، کە هیچ جێی دڵخۆشی نییە. ئێمە کەسمانەوە تا گەنجەکانمان دڵیان ئەوە نە بە وڵاتەکەی خۆیان خۆش نییە، ڕووەکەنە ئەو شاخانە و ئەو دەشت و دەرانە بۆ ئەزانن لەوانەیە زۆرشیان لەوانەیە بفەوتێن نەگەینە شوێنی خۆیان، بەس ئەڵێن نجاتمان بێ. ئەوە نەدڵیان بە وڵاتی خۆیان خۆش نییە. ئەگەر ئێمە وڵاتمان ئەو وڵاتە بواە کە پێویستە بەڕاستی هەمومان ئامادە بووین لە پێناوی خۆمان بین بەکوشت، نەک چۆڵیکەین و بەرهینیکەوە تا وڵاتانی تروا بوو. هەماوەیەک تۆزای وەزعی کورد خۆش بوو، خەڵک لە ئەوروپا گەڕاوە بە وڵاتی ئێمە. ها خەڵکەکان ئەگەڕانەوە هەمویان وازیان هێنا لە وڵاتانە، خۆ خەڵ لە خۆشی ناڕۆ. ئەو کەسانی وا ئەڵێن خەڵ لە خۆشی ئەڕوا هەڵەن. ڕاستە لەوانەیە ئەو کەسە دەوڵەمەندیش بێ، لەوانەیە دەفتەرێ دوو دەفتەریشی هەبێ، بەس لە ڕاستیە دڵی خۆش نییە بە وڵاتەکەی، ئەمن و ئەمانی تیان نییە. کاکە ئەو تایی بینی لە شارێکە نازانی لە چی دەقەیە کاتەقێتەوە. ئەمەش هەمووی سەبەبەکەی چییە؟ هەر ئەوەیە کە ئیمامی عومەر ئەفەرمێ ئێمە قەومێک بووین بە ئیسلامەوە عەزیز بووین کە ئیسلاممان لە دەستدا زەلیل بووین. خۆ ئیسلام تەنها ئەوەش نییە لە مزگەوتەکانە نوێشکەی، ئیسلام ئەبێ لە هەموو بوارەکانە جێبەجێ بکرێ و بە تایبەت کار بەدەستەکان. ئەبێ لە خۆیانە ئیسلام تەطبیقن، ئەبێ دزی نەکەن، ئەبێ گەندەڵی نەکەن، ئەبێ خراپە نەکەن، ئەبێ چی نەکەن. ئەمەش نییە. ئەوە تا خۆمان بە چاوی خۆمانە بینین دزی و گەندەڵی و هەرکێ بۆ خۆی و هەرکێ گیرفان پڕکردن و دەتر خەڵکیش دڵی خۆش نییە بە وڵاتە. خوا ئیسلاحی ئەوان بکا و ئیسلاحی ئەمەش بکا.